الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحابته ومن والاه. برایانی بەڕێزم لە منهجەکەی ئەکادیمیەی زاد بە ئیزنی خوای پەروەردگار ئەمڕۆ دەست بە یەکەم دەرسی التربیەی ئیسلامی واتە تەزکیە ئەکەین بە ئیزنی خوای پەروەردگار لە قۆناغی یەکەم بە ئیزنی خوا. فەرمووە مەسە سۆران. حق الله عز وجل على العباد. مافەکانی خوای پەروەردگار بەسەر بەندەکانیەوە. معرفة حقوق الله تعالى على عباده أوجب الواجبات وأعظمها. ناسینی مافەکانی خوای پەروەردگار بەسەر بەندەکانیەوە یەکێکە لە گەورەترین واجباتەکان. وذلك أن حق الله مقدم على حق غيره. بۆچی؟ لەبەرەوەی مافی خوای پەروەردگار دائیمەن پێشی مافی غیری خواکەوێ. فالقيام بحقوقه سبحانه قيام بالغاية التي خلق من أجلها الإنسان. هەستان بە جێبەجێکردنی مافەکانی خوای پەروەردگار هەستانە بە جێبەجێکردنی ئەو هەدەف و غایەی کە خوای تعالی تۆی بۆ دروست کردووە. وما خلقت الجن والإنس إلا ليعبدون. وحق الله على عباده ينحصر في القيام بعبادته وحده لا شريك له. مافی خوای پەروەردگار بەسەر بەندەکانیەوە حەسرە بێ لە چییە؟ لەوەی کە خوا بپەرستی و شەریکی بۆ قەرار نەدەی. والبعد عن الإشراك به. دوورکەوتنەوە لەوەی کە شەریکی بۆ قەرار بدەی، هاوبەشی بۆ بڕیار بدەی. خوای پەروەردگار ئەفەرمێ: واعبدوا الله ولا تشركوا به شيئا. سورەتی نیسا ئاەتی 36 خوای پەروەردگار بپەرستن و هیچ هاوبەشی بۆ بڕیار مەدەن. يا أيها الناس اعبدوا ربكم الذي خلقكم والذين من قبلكم لعلكم تتقون الذي جعل لكم الأرض فراشا والسماء بناء وأنزل من السماء ماء فأخرج به من الثمرات رزقا لكم فلا تجعلوا لله أندادا وأنتم تعلمون. سورة بقرة آياتي 21 بۆ 22 خوای پەروەردگار ئەفەرمێ: خەڵکینە ئەی خەڵکینە خوای ئەو پەروەردگارەتان بپەرستن کە دروستی کردوون و ئەوانەی پێشی ئەوەی دروست کردووە تاوەکو خۆپارێز بن. کاتی ئەیپەرستی کاتێ خوا ئەپەرستی فێرەوی کە خۆت بپارێزی لە نافەرمانەکانی خوای پەروەردگار. ئەو خوایی کە جعل لكم الأرض فراشا زەوی بۆ تەخت کردن و ئاسمانیشی بۆ کردن بە بینا والسماء بناء و لە ئاسمانیشەوە بارانتان بۆ ئەبارێنێ. ئەو هەموو ثەمەرات و ئەو هەموو میوەهات و نیعمەت و ڕزق و ڕۆزیەی بۆ دەرهێناون لە زەویەوە. فلا تجعلوا لله ئەندادەن کەوابوو بۆ خوای پەروەردگار هیچ کەسێک مەکەن بە هاوبەش لە کاتێکە خۆشتان باش ئەزانن کە نابێ بیکەن هاوبەشی خوا. خۆتان باش ئەزانن ئەو ئەندادانە شایستەی ئەوە نییە بپەرسرێ. کەسێک کە مەخلوق بێت چۆن ئەبێ حەقی خالقی پێ بدەی؟ قال ابن كثير رحمه الله حول هذه الآية وما خلاصته. ما خلاصته؟ ابن كثير لبارئ أم آياته مختصرة أفرمي: شرع تبارك وتعالى في بيان وحدانية ألوهيته لأنه تعالى هو المنعم على عبيده بإخراجه من العدم إلى الوجود وإسباغه عليهم النعم الظاهرة والباطنة، وأنه الخالق الرازق مالك الدار وساكنيها ورازقهم، فبهذا يستحق أن يعبد وحده ولا يشرك به غيره. وبهذا قال: فلا تجعلوا لله أندادا وأنتم تعلمون. أفرمي خوای تبارك وتعالى دستی کرد بچی بە بەیانکردنی طبعا ئەو ئاەتە بابەتێکی ترە دوای ئەوەی خوای تعالی باسی ئیماندار و کافر و منافقەکە ئەمجا باسی ئەم ئاەتاکە لە سورەتی بەقەرە. ئەفەرمێ خوای تعالی دەستی کرد بە ڕوونکردنەوەی وحدانیەتی خۆی، یعنی تاکوتەنیایی خۆی، چونکە خوای پەروەردگار ئەو خاوەنی هەموو نیعمەتەکانە بەسەر بەندەکانیەوە بەوەی لە نەبوونەوە دروستیانی کردووە و هەموو نیعمەتەکانی ئاشکرا و نهێنی پێبەخشیون و هەر ئەو خالقە و بەدیهێنەرە و ڕازق و ڕۆزیدەرە و خاوەنی هەموو شتەکانە، خاوەنی ماڵەکەیە و ئەوەشی ها لە ناویە مالك الدار وساكنيها و ڕازقیانیشە ڕۆزیدەریشیانە. فبهذا کەوابوو هەر ئەو مستحقە کە بە تەنیا بیپەرستی و هیچ کەسێک بە هاوبەشی نەکەی وەکو فەرمێ: فلا تجعلوا لله أندادا وأنتم تعلمون. وقال تعالى: وما خلقت الجن والإنس إلا ليعبدون. خوای پەروەردگار لە سورەتی ذاریات ئاەتی 56 ئەفەرمێ: من ئینسانەکان و جوونەکەم
دروست نەکردووە تەنها بۆ پەرستن نەبێ. یعنی هەدەفی سەرەکی دروستکردنی ئێمە پەرستنە. پەرستش یعنی چی؟ جگە لە نوێژ و ڕۆژ و ئەمانە ئەوە پەرستشێکی ظاهریە. پەرستش بەوە ئەبێ کەوا ئێمە هەموو کارمان، هەموو کاروبارەکانی ژیانمان، هەموو گفتارەکانمان بە پێی بەرنامەکەی خوا بێ. ئیترەوە تۆ هەموو شتێکت بۆ بێتە پەرستن. دانیشتنت لەم مەجلیسانە پەرستنە، ئەڕۆی بۆ کاسبی پەرستنە، تەمێ ماڵ و مناڵی خۆتەکەی پەرستنە، پەروەردەیانەکەی پەرستنە، تەنانەت دروستبوون لەگەڵ خێزانەوە هاوسەرانە پەرستنە و هەموو ئەو شتانە گشتی ئەبێ بە عیبادەت و پەرستش. وفي الصحيحين من حديث معاذ بن جبل رضي الله عنه أنه قال: كنت رديف النبي صلى الله عليه وسلم على حمار. لصحيحين واتال بخاري مسلم هاتوا معاذ كوري جبل أفرمي لقلب يا غمري خواه صلى الله عليه وسلم سر جودريجيك سر كوتوبين هردك بان. فقال لي: يا معاذ أتدري ما حق الله على العباد وما حق العباد على الله؟ يا غمري خواه صلى الله عليه وسلم بي وتم معاذ آية أزاني حقي خواه بسر بندكاني وچيا وحقي بندكاني بسر خواه وچيا؟ قلت: الله ورسوله أعلم. وتم خواه في غمري خواه باشتري لي أزانا. قال: فإن حق الله على العباد أي يعبدوه ولا يشركوا به شيئا. فرموي حقي خواه لسر بندكاني أويا بي برسن وهاو بشي بو بريار ندن. وحق العباد على الله أن لا يعذب من لا يشرك به شيئا. وحقي خواه وحقي بندكانيش وما في بندكانيش لسر خواه پروردگار أويا بي أويا كهر كسي خواه فرستو شريكي بو قرار ندا سزاي ندا. فقلت: يا رسول الله أفلا أبشر الناس؟ وتم أي بيغمري خواه آية أم مجد خوشة بخلقي ندم؟ قال: لا تبشرهم فيتكلوا. فرموي مجديان بيما دواي يترك كابرا عليه بخوا من تواو مادام عليهم أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله يتتواو بيزناك أن النيجنر وانا خلنا زاني خلمت يناقا كوا شايت مانو توحيد بوا أبي يتتو حموش برنامج جانا لسر منهجي خوابه ودور كيبتو لمنهجي غيري خوا خلق لمت يناقا دواي. والعبادة في الأصل كلمشتي نجيش تشتي لي أكاتوا كلمشتي نجيش تشتي لي أكاتوا بله. والعبادة في الأصل الخضوع والتذلل. بله. قالوا طريق معبد وبعير معبد أي مذلل. عبادة شيء لا أصلا عبادتها زماني عربي عبادة بتشي عليه عبادة عليه عبادة أويك الخضوع والتذلل ملكتشي زليلبون تسليمبون أبا بيه وتري عبادة يقال أو تري طريق معبد أم جادية معبدة يعني شي معبدة يعني زليلة تواني بسريها بالروي زليلة يعني تصيت يعني معبد أو تري بعير معبد يعني أم مشترز زور زليلة يعني شون زليلة يعني سوارة بي دا أبزي بإسراحات دا أبزي سوارة بي مالي. والعبادة المأمور بها هي كما قال شيخ الإسلام ابن تيمية رحمه الله اسم جامع لكل ما يحبه الله ويرضاه من الأقوال والأعمال الباطنة والظاهرة. بله عبادات أو عبادتك أخوة أمري بيكردوا أويك شيخ الإسلام ابن تيمية أفرمي أمل بركد يعني أهم كلمة زور قرنجة يعني زور قرنجة من هيج بيناسيكم نبيني وأواني أم بيناسي ابن تيمية مهم به كأيش شيها أفرمي عبادة ناوي كيكويا بو هرشتي كخواي تعالى بي خوش به وبي رازي به يتر لغفتار به يعني يتر غفتار به يعني كردار به يتر أو غفتار وكردان أشكرا بيت يعني هيني بيت زور مهمة كاك دكتور وانيا يعني تعريفك براسي حقيقية كاتوا حرشي اشتكاني ترهيا كخوا أمري بيكردوا كرتا جير أما حرشيش خوا قد غيلي كردوا كرتا جير أم تعريفه بيناس بالله. وحقوق الله عز وجل على عباده تتمثل في الآتي: ما فكان إخوة لسر بندكاني بريتيا لمعنى خواروا الإيمان به سبحانه وتعالى. أبي إيمان من هبي بخواي پروردگار. قال تعالى: آمنوا بالله ورسوله وأنفقوا مما جعلكم مستخلفين فيه فالذين آمنوا منكم وأنفقوا لهم أجر كبير. سورة حديد آيات حوت خواه تعالى أمركا كأفرمي إيمان بينن بخواه وبيغمركي وببخشن لويك خواه تعالى خسوة جردستان أو كساني كإيمان أهينن بخواه لأيوة أو كسانتان كإيمان أهينن بخواي پروردگار لأيوة ونفقاء كانوا أبخشن براسي أجروب هذا أشتكي هره قورو مزنيان بوايا
عبادته وحده سبحانه لا شريك له. ئێمەوتمان یەکەم ئیمانی پێبێنین سبحانه وتعالى، دووهەم ئەبێبی پەرستین بە تاک و تەنیا و وازیش بێنین و تەرک و عیبادەت ما سیوا. عبادته وحده وادوت عبادته وحده سبحانه لا شريك له وترك عبادة ما سواه. عیبادەتکردنی خوای پەروەردگار بە تاک و تەنیا کە هیچ شەریکێکی نییە خوای تعالی و واز بێنی لە عیبادەتکردن و پەرستشی غەیری خوا. قال تعالى وما خلقت الجن والإنس إلا ليعبدون. خوای تعالی ئەفەرمێ وەکۆر لە پێش شاباسمان کرد من جنۆکە و ئینسانەکانم تەنها بۆ پەرستن دروست کردووە. سورەتی ذاریات ئاەتی 56. وقال رسول الله صلى الله عليه وسلم حق الله على العباد أي يعبدوه ولا يشركوا به شيئا. پێشاش ئەو حەدیسەیشمان باس کرد مافی خوا لەسەر بەندەکانی ئەوەیە کە بیپەرستن و هاوبەشی بۆ بڕیار نەدەن. الإيمان بأسمائه وصفاته. سێیەم لە حەقەکانی خوا لەسەر بەندەکانی ئەوەیە کە ئیمان بێنن بە ناوە جوانەکانی خوای پەروەردگار و بە صیفەتە بەرزەکانی كما وردت في الكتاب والسنة وەکو چۆن لە قورئان و سونەتە هاتووە وكما فهمها السلف و الصالح. بەو تێگەیشتنەی کە پێشینە پیاو چاکەکان لێی تێگەیشت بوون. وذلك أن الله سبحانه أعلم بذاته وأسمائه وصفاته من غيره. ئێمە بۆ ئەڵێن تێگەیشتن لە ناوە جوانەکان و صیفەتە بەرزەکان بەو شێوە بێت کە خوا باسیەکە و پێغەمەری خوا باسیەکە و پێشینە پیاو چاکەکان لەسەری بوون بۆوە ئەڵێن لەبەر ئەوەی خوا باشتر خۆی ناسێ وانە و پێغەمەرەکەی باشتر ئەیناسن. ئیتر پێشینانی ئیسلامیش باشترین کەس بن بۆ تێگەیشتن لە قورئان و لە سونەت چونکە ئەوانە هاوڕێتی پێغەمەریان کردووە و لەگەڵ پێغەمەرا بوون. قال تعالى ولا يحيطون به علما. خوای تعالی ئەفەرمێ کە هیچ کەسێک لە مرۆڤەکان ناتوانێت ئیحاطە بکە یعنی بەخوای پەروەردگار یعنی زانستی ئێمە چەند زۆر و چەند گەورە بێ پەی بەخوای پەروەردگار نابە ناتوانێت کەوا بوو ئێمە کە خوا ناناسین لە چی ڕێگایەکۆ بیناسین ئێمە کە ناتوانین پەی پێ ببین لە ڕێگای قورئان کە هی خوایە و لە ڕێگای پێغەمبەرەکەی کە باش لە حەدیسەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە پێغەمبەر باشترین کەسە لە ناسینی خوایە. مع ضرورة الإيمان بأن الله سبحانه وتعالى ليس كمثله شيء. قال تعالى ليس كمثله شيء وهو السميع البصير. هەروەها پێویستە ضرورە کەوا ئێمە ئیمانمان بەوە هەبێ کە خوای تعالی هیچ وەکو ئەو نییە. سێم ئێمە ناڵێن صیفەتەکانی خوا ناڵێن ناوە جوانەکانی خوا ئێستا خوای پەروەردگار کەریمە زەلامێکشمان هەیە کەریمە بە صیفاتی خوا و صیفاتی بەندەکانی وەکێکن. خوا بەصیرە بینەرە زەلامێکیش هەیە بینەرە هەمووتان بینەرن بینینی ئێمە و بینینی خوا وەکێکە يعني شتان ما بين المعنيين يعني بەڕاستی خوا لەکوێ بەندەکانی لەکوێ بینینی خوا لەکوێ بینینی بەندەکانی لەکوێ يعني بۆیە ليس كمثله شيء يعني وەکو خوا هیچ وەکو خوا نییە هیچ صفەتی هیچ کەسێکیش هیچ شتێکیش وەکو صفاتەکانی خوا نییە. قال تعالى یەکێکی تر لە حەقەکانی خوای تعالی لە مافەکانی خوای تعالی ئەوەیە کە خوا بە گەورە ڕابگیرێ و ڕێز لە شکۆمەندی خوای پەروەردگار بگیرێ. بەڵێ ما لكم لا ترجون لله وقارا. يعني ما لكم لا ترجون لله وقارا يعني چیتانەوە ئێوە ها هیچ وەقارێکتان بۆ خوای پەروەردگار نییە. وەقار يعني چی يعني ناترسن لە عەزەمەتی خوا ها لا أي لا تخافون عظمة الله يعني أي لا تخافون لله عظمة وليس لله عندكم قدر يعني بو قدري خوالة لا كما. ومن صور تعظيم الله سبحانه وتعالى هنديك لو شواني تعظيمي خواي پروردگار يعني لوينكاني تعظيم كردني خوا أمانة يعني چون خوا تعظيمك چون خوا بقول الراقري هندي ويني هنا وطوبمان. أولا تعظيم حرمات الله عز وجل. اگر تو رزد لحرماتي خوا قرد لمقدساتي خوا قرد رزد لخوا قردوا رزد لقرآن بقري رزد لخوا قردوا رزد لبيغمر بقري رزد لخوات قردوا رزد لحرامكان بقري يعني ما بستم حرماتي خواي پروردگار رزد لحرماتي خوا بقري رزد لخوا قردوا رزد لدروش مهوركاني إسلام بقري رزد لخوا قردوا أما موضوعك ذلك ومن يعظم حرمات الله فهو خير له عند ربه. سورة حج آياتي سي هر كسي تعظيم حرمات خوا يعني معاصيكاني يعني قناحكاني
تعظیمی بکە یعنی خۆی لێ بە دوور بگرێ ئەوە زۆر زۆر چاکە بۆ ئەو کەسە لە لای خوای پەروەردگار یعنی لە لای خوای تعالی ئەو کەسە حاڵی باشە إن شاء الله. ذلك ومن يعظم حرمات الله أي معاصيه يجتنبها فهو خير له عند ربه. ئەگەر ئینسان تعظیمی حرماتی خوا بکە بەچی تعظیمی حرماتی خواکە یعنی بەوەی کە خۆی لە حرامەکان بپارێزێ ئەوە بەڕاستی باشترین شتە بۆ ئەو کەسە لە لای خوای پەروەردگار یعنی ئەو کەسە لە لای خوای پەروەردگار خاوەنی ئەجر و پاداشتێکی زۆر زۆر گەورە بێ. دووهەم لە وێنەکانی تعظیمکردنی خوا تعظیمی شعائری خوا بکەی یعنی تعظیمی دروشمەکانی خوا بکەی. ذلك ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب. هەر کەسێ تعظیم و بە گەورە ڕاگرتنی دروشمەکانی خوا بکە هەر کەسێ دروشمەکانی خوا بە گەورە ڕابگرێ بەڕاستی ئەوە بەڵگەی ئەوەیە کە ئەو کەسە دڵی تەقوای تایە. ثالثا إكرام أهل طاعته وإجلاله. یەکێکی تر لە وێنەکانی تعظیمکردنی خوا تعظیمی ئەهلی طاعەتی خوا بکەی ئیتر لە پێغەمبەرەکان و حتا خوارەوە ئەوانەی کە تعظیمی شعائری خواکەن سەرەتا پێغەمبەرەکانن دوای ئەوە صدیقینن ئەمدا شەهیدانن ئەمجا صالحین یعنی ئیمانداران هەموو جۆرەکانی لە پێغەمبەرەکان و تاوەکو ئەگاتە مسلمانە تاوانبارەکانیش تۆ ڕێزیان لێ بگری وەکو دین وەکو ئیمان یعنی بەڕاستی ڕێزگرتنە لە خوا تعظیمکردنی خوایە ئەوە. عن أبي موسى الأشعري رضي الله عنه قال رسول الله صلى الله عليه وسلم إن من إجلال الله إكرام ذي الشيبة المسلم. لا أبو موسى الأشعري ويجرنوا كوا فرمويتي في غمري خوا صلى الله عليه وسلم فرموي لا تعظيم كردني خوا لا ريزگرتن و بگور راگرتنی خوای پروردگار اویا كوا ريز لكي بگیره ريز لمعنى بگیره یک إكرام ذي الشيبة المسلم ريزگرتن لپیاوێکی ڕێژ سپی لە پیاوێکی سەر و ڕیش سپی مسلمان وحامل القرآن غير الغالي فيه والجاف عنه. هەروەها ڕێزگرتن لە هەڵگری قورآن ئەوەی کەوا بە جوانی وەکو چۆن خوا و پێغەمبەری خوا داوایان کردووە ئاوا قورآنی هەڵگرتووە نەزیادە ڕەویەکە نەشل ڕەویەکە ئەو کەسانە ڕێزیان لێ بگیری ڕێزیان لێ بگری ڕێزت لەخوا گرتووە. وإكرام ذي السلطان المقسط. هەروەها ڕێزگرتن لە پادشایەکی دادپەروەر لە کاربەدەستێکی دادپەروەر هەر کاتی ڕێزت لە کاربەدەستێکی دادپەروەر گرت ئەوە ڕێزت لە خوای پەروەردگار گرتووە. ومن حقوق الله تعالى هەروەها لە مافەکانی خوای پەروەردگار الحياء من الله عز وجل وخشيته في السر والعلن. هەروەها لە مافەکانی خوای پەروەردگار ئەوەیە کە شەرم لەخوا بکەی و لێی بترسی لە ئاشکرایە و لە نهێنیە. قال تعالى خوای پەروەردگار فەرمێ يستخفون من الناس ولا يستخفون من الله وهو معهم إذ يبيتون ما لا يرضى من القول وكان الله بما يعملون محيطا. سورة نساء آيات 108 يعني يكي لصفتي الدور الذين كان أواني لخلقي أترسن ولخوانا أترسن لكاتك أخوة لقل يعنايا يعني أوانا چي كان شتيلك لنا ودليانا أشارنوا كخوا بي رازينية قسانيك أكن جير بجير كخواي تعالى بي رازينية وخواي تعالى بهمو ئەوانەی کەن بە هەموو ئەو کار و گفتارانەی کە ئەوان ئەیڵێن و ئەیکەن ئاگدارە و شارەزایە و پێزانێ. الخضوع لحكم الله وحكم رسوله صلى الله عليه وسلم وتطبيق شرعه. هەروەها ملکەج بوون بۆ حکمی خوا و پێغەمبەری خوا و جێبەجێکردنی شریعەتی خوا یەکێکە لە مافەکانی خوای پەروەردگار. قال تعالى خوای تعالى فەرمێ وما كان لمؤمن ولا مؤمنة إذا قضى الله ورسوله أمرا أن يكون لهم الخيرة من أمرهم ومن يعص الله ورسوله فقد ضل ضلالا مبينا. سورة أحزاب آياتي 36 خوای تعالى أفرمي نبوة بهيج شيويك
مسلمانێک ئیتر ئەو مسلمانە و ئەو باوەڕدارە بۆ هیچ ئیماندارێک ئیتر پیاو بێ یان ئافرەت بێ بۆی نییە کەوا ئەگەر خوا و پێغەمەری خوا بڕیارێکیاندا ئەگەر خوا و پێغەمەری خوا بڕیارێکیاندا ئەوان سەرپش بن بێژن بەخوا بە قسەیەکەین و بە قسەی ناکەین بمانەیە بە قسەیەکەین و نەمانەیە بە قسەی نەکەین ئەوە صیفاتی ئیمانداران نییە بە هیچ شێوەیەک نە ئیمانداری پیا و نە ئیمانداری ئافرەت نابێت بە هیچ شێوەیە هەر کەسێ سەرپێچی فەرمانی خوا و پێغەمەرەکەی بکە بەڕاستی گومڕابوونێکی فرە ئاشکرا گومڕابووە. محبة الله سبحانه وتعالى هەروەها یەکێ لە مافەکانی خوا ئەوەیە خوای تەعالات خۆش بوێ لقول النبي صلى الله عليه وسلم لەبەر فەرمایشتەکەی پێغەمبەری خۆشەویستمان صلى الله عليه وسلم ثلاث من كن فيه وجد حلاوة الإيمان سێ شت هەیە لە هەر کەسێکە هەبێ شیرینی ئیمان ئەچێژێت أن يكون الله ورسوله أحب إليه مما سواهما فەرمێ سێ صیفەت هەیە سێ شت هەیە لە هەر کەسێکە هەبێ شیرینی ئیمان ئەچێژێت یەکێک لەوانە ئەوەیە خوا و پێغەمبەری خوای لە هەموو شتێ خۆشتەگەرەک بێ لە هەموو شتێ یعنی ئیتر ئەو شتە مرۆڤ بێت یان شتی تر بێ ئەبێ خوا و پێغەمبەری خوات لە هەموو ئەوانە خۆشتر بوێ. قال ابن القيم رحمه الله ابن القيم رحمتي خوای لێ بێ فەرمێ فمحبة العبودية هي أشرف أنواع المحبة وهي خالص حق الله على عباده. خۆشویستنی بەندایەتی یعنی خۆشویستنی خوای پەروەردگار پیرۆستترین جۆرەکانی خۆشەویستیە ئەمەش ئەفەرمێ خالصی حەقی خوای پەروەردگارە یعنی مافی تاق و تەنیایی خوای پەروەردگارە مافێکی تایبەتی خوای پەروەردگارە کە خۆشەویستیە. المداومة على ذكر الله وشكره على نعمه. یەکێکتر لە حەقەکانی خوا ئەوەیە کە بەردەوامبوون لەسەر ذکر و شکری خوای پەروەردگار لەسەر نیعمەتەکانی. قال تعالى خوای پەروەردگارە فەرمێ فاذكروني أذكركم واشكروا لي ولا تكفرون. خوای تعالى ئەفەرمێ ذکری من بکەن منیش ذکرتانەکەم یعنی یادی من بکەن منیش یادتانەکەم سوپاسی من بکەن و کوفر نەکەن بە هیچ شێوەیەک. سورەتی البقرة آياتي 152. الرضا بالله ربا وبالإسلام دينا وبمحمد رسولا. یەکێکی تر لە مافەکانی خوای پەروەردگار لەسەر بەندەکانی ئەوەیە کە ڕازی بووی کە ئەڵڵا پەروەردگارت بێ کە ئیسلام ئاینت بێ محەممەدیش پەیامبەرت بێ. قال ابن القيم أفرمي رحمتي خوای لێ بێ حقه سبحانه على كل أحد من عبيده أن يرضى به ربا وبالإسلام دينا وبمحمد رسولا. یەکێکی تر لە حەقەکانی خوای پەروەردگار لەسەر بەندەکانی ئەوەیە کە یەکێک ئەفەرمێ لە حەقی خوا لەسەر بەندەکانی لەسەر دانەدانە لە بەندەکانی ئەوەیە کە ڕازی ببن بەوەی ئەڵڵا پەروەردگاریان بێ و ئیسلام ئاینیان بێ و محەممەدیش صلی الله عليه وسلم پەیامبەریان بێ. عدم نسبة الشر لله عز وجل. یەکێکی تر لە مافەکانی خوا لەسەر بەندەکانی ئەوەیە کە شەڕ نەدەنە پاڵی خوا خراپە نەدرێتە پاڵی خوا لەبەر فەرمایشی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ئەفەرمێ والخير كله في يديك والشر ليس إليك. ئەفەرمێ خەیر هەموو بەدەستی خوای پەروەردگارە خەیر و چاکە هەمووی لە بینی دەستی خوای پەروەردگارایە بەڵام شەڕ نادرێتە پاڵی خوا ئەگەر چی خوا خالقێتی بەڵام شەڕ مرۆڤەکان خۆیان پەیدایەکەن خوا خالقی شەڕە بەڵام خوا شەڕ بۆ کەس نانێرێ ئیلا مەگەر مرۆڤەکان خۆیان بۆ خۆیان بینێرن. دوام الاستغفار والتوبة لله تعالى من الذنوب. یەکێکی تر لە مافەکانی خوای پەروەردگار لەسەر بەندەکانی ئەوەیە بە بەردەوامی استغفار و تەوبە بکەن لە گوناحەکان. قال تعالى خوای تعالى فەرمێ وتوبوا إلى الله جميعا أيها المؤمنون لعلكم تفلحون. وتوبة بكن وبشيمان بنو بقرنا ولا خوای پەروەردگار هەمووتان ئەی ئیمانداران تاوەکو سەرفراز بن. سورەتی نور آياتي 31. قال النووي إمام نووي أفرمه اعلم أن كل من ارتكب معصية لزمه المبادرة إلى التوبة منها والتوبة من حقوق الله. إمام نووي أفرمه بزانا أي إيمان دار
کەوا هەر کەسێ گوناحێ بکە پێویستە بگەڕێتەوە بۆ لای خوای پەروەردگار و تەوبە بکات، چونکە تەوبە لە مافەکانی خوای پەروەردگارە، نابێت دوایشی بخەی، نابێت دوایشی بخەی. یعنی تۆ ئەگەر هەموو ڕۆژێ ئەو گوناحت کردەیە ئەبێ هەموو ڕۆژێ تەوبەی لێ بکەی دوای گوناحەکە لێکردتە، یعنی بڵێ ئینشاءالله ئەگەر خوای یارمەتیم دا و عینم کە ناگەڕێمەوە. ئەگەر گەڕایتیشەوە بێ ئومێد نەبی جارێکی تر، حەم جارێکی تر تەوبە بکەیتەوە. ماڵێ إحسان الظن بالله عز وجل. دائما گومانی باش بە خوای پەروەردگار ببرێ، ئەمیش یەکێکە لە مافەکانی خوای پەروەردگار. جابر بن عبد الله رضي الله عنهما لە جابری کوڕی عەبدوڵڵاوە ئەیگێڕنەوە خوای لێ ڕازی بێ، النبي صلى الله عليه وسلم يقول ئەفەرمێ گوێم لە پێغەمبەری خوا بوو صلی الله عليه وسلم فەرمووی لا يموتن أحدكم إلا وهو يحسن الظن بالله. ئەفەرمێ کەستان نەمرن، هیچ کەسێک لە ئێوە نەمرێ ئیلا گومانی باش بە پەروەردگاری خۆی ببە، یعنی ئومێدی وا بێ بێژە خوایە ئینشاءالله لێم خۆشە بی و ئەم خەیتە باشتەوە. من فوائد معرفة حقوق الله على العبد. لە سوودەکانی زانینی مافەکانی خوا لەسەر بەندە، يخلص الإنسان من العجب والكبر ويورثه الازدراء النفسي ومقتها. إنسان ڕزگارەکە لە سەرسوڕمان، لەوەی کە سەرسوڕمان بی بەخۆت، معجب بی بەخۆت، و هەروەها ئەتپارێزێ لە کیبر، و هەروەها وات پێ ئەکا کە دائما لە نفسی خۆت ناڕازی بی، یعنی نفسی خۆت لا هین بێ، یعنی ڕازی نەبی لە نفسی خۆت دائما. يغلق باب رؤية العمل والعجب به والاتكال عليه. دەرگاکانی ڕیا داخە بەوەی کە ڕازی بی بە، یعنی حەسکەی عملەکان خەڵک بیزانێ، معجب بی بە عملەکانی خۆت و پشت بە عملەکانی خۆت بەسی. ئینسانی مسلمان هەرچەندێ چاکەی کردبێ نابێ بۆ خوا بڵێ تەواو من منەوە چاکەم زۆرە. کابرایەک ڕۆژێکان دەمەتەقێمان لەگەڵ یەکا کرد، وتی نازان باسی چیمان کرد، وتم کاکە ئاوا بکە و ئاوا بکەن و شەو نوێژی ئاوا و عیبادەت ئاوا بکەین و مەسەلەن تا بۆمان بکرێ. باسی ئەوەمانە کرد کە سونەت بکەین، یعنی باسی کارە تەتەووعەکانمانە کرد، نوێژی شەو نوێژی و نوێژی سونەت و ڕۆژی سونەت و ئەمانە. وتی بامەسە تۆ ئەو باسی چییە گە ڕەحمەتی خوارد لێبێ؟ وتم بۆ؟ گۆرەوتی بەخوا من ئەوەنە نوێژم بۆ خوا کردووەوەتی خوا قەرزارە من قەرزاری ئەو نیم، خوا قەرزارمە من قەرزاری ئەو نیم، خوا پەنامام بدە. طبعا ئەمە نەکبەتیە، یعنی تۆ ڕازی ببی بە کردەوەکانی خۆت و پشت بە کردەوەکانی خۆت بەسی، یعنی لەوانەیە یەک کەلیمەیە لەدەمت دەرچی هەرچی کردەوە تەیە پوچەڵی کاتەوە، بۆیە زۆر ڕازی نەبی بە کردەوەکانی خۆت. بەڵێ يورث النفس الذل والخضوع والانكسار لله عز وجل. کتر لە فائیدەکانی ئەوەی کە مافەکانی خوای تەعالا جێبەجێ بکەی، ئەوەیە کە نەفست ئەشکێنیتەوە، هەست بە زەلیلی ئەەکەی، ملکەچ ئەبی بۆ خوای پەروەردگار، یعنی زەلیل ئەبی و ملکەچ ئەبی بۆ خوای پەروەردگار. تعلق القلب بالله ورجاء رحمته وعفوه. هەروەها دڵتە بەسێتە خوای پەروەردگارەوە و دائما هیوای ڕەحمەت و لێبوردەی خوات هەیە. مجاهدة النفس على إخلاص العمل وتحسينه. ناسینی خوا یان مافەکانی خوای پەروەردگار کە ئەگەر بیناسی وات پێ ئەکات دائما لە کۆششکردن نابی، تاوەکو کارەکانت مخلص بێ بۆ خوا، تاوەکو کارەکانت خاڵص بێ بە خوای پەروەردگار، بێ ڕیا بێ عجب، یعنی دائما لە مجاهدەی نەفسە، دائما لە کۆششکردنە ئەبی بۆ ئەوەی نەفسی خۆت ڕابێنی لەسەر ئیخلاص و کاری چاک بۆ خوای پەروەردگار. يورث القلب الحياء منه سبحانه لتقصير الإنسان في عبادته. هەروەها شەرمی خوا لە دڵتا ئەچێنێت لتقصير الإنسان في عبادته، وات پێ ئەکا شەرم لە خوا بکەیت، چونکە هەستەکەی دایمەن تۆ مقصری بەرامبەر بە خوای پەروەردگار. محبة الله عز وجل والشوق للقائه والتنعم بعبادته. ئەگەر حەقەکانی خوا جێبەجێ بکەیت و خوا بە جوانی بناسی، دائما خۆشەویستی خوا لە ناو دڵتا هەیە، حەزەکەی زووتر بگەڕێتەوە لای خوای پەروەردگار، حەزەکەی چێژ لە عیبادەتی خوای پەروەردگار ئەبینی، چێژ لە عیبادەتی خوای پەروەردگار ئەبینی. من قام بحقوق الله أغناه عن خلقه. هەر کەسێ مافەکانی خوای پەروەردگار جێبەجێ بکە، خوای تەعالا دەوڵەمەندێکە لە مەخلوقات، دەوڵەمەندێکە لە مەخلوقات، یعنی پێویستت بە مەخلوقات نامێنێ إن شاء الله تعالى. وصلى اللهم وبارك على حبيبنا محمد وعلى آله وصحابته أجمعين.